لە سووریا لە دوای ڕووخانی ڕژێمەکەی ئەسەدیشەوە هاتنە سەرکاری حکوومەتێکی ڕاگوزەر تا ئێستا سووریا سەقامگیری بەخۆیەوە نەدیوە، چونکە حکوومەتی سووریای ئێستاش بە هەمان بیرکردنەوەی پێشوو دەیەوێ حکمی سووریا بە حکمێکی مرکزی بکات. ئایا ئەمە سەقامگیری دێنێتە سووریاوە؟ ئێمە لەسەر ئەم بابەتە دەمانەوێت بزانین هەڵوێستی ئەمریکا سەبارەت بە سووریا بە تایبەتی و بەگشتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە، چۆن دەڕوانە سووریایەکی سەقامگیر یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست. میوانەکەمان زۆر بەڕێز ئێلی برێمەر شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە کۆلۆرادۆ لە ئەمریکاوە لەگەڵماندایە. بەڕێز برێمەر سڵاوتان لێبێ لە کوردستان 24ەوە سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان. من با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم لەگەڵ ئێوە لە وڵاتێکی وەکو سووریا کە فرە پێکاتەی نەتەوەیی و ئاینی و ئاینزایی تێدایە، بەڕای ئێوە باشترین چارەسەر فیدرالیزم نییە بۆ سووریا؟ سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاس بۆ ئەم پرۆگرامەتان، ئەم کاتتان باش. بەڵێ من پێم وایە سەرەتا ئەمریکا چەندین ڕێکاری جیاوازی گرتوتە بەرسەبارەت بە سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمریکا بەردەوامە لەسەر سیاسەتی خۆی و هەروەها ئەوەشی کە هەیە سەبارەت بە سووریا سیاسەتێکی تایبەتی گرتوتە بەر و دەیەوێت باشترین چارەسەر لە سووریا دەستە بەر بێت، چونکە سووریا چەندین پێکهاتەی ئاینی و نەتەوەیی تێدایە، چەندین گەلی تێدایە و ئەم ڕێگە چارانی کە ئەمریکا دایناوە بەو شێوەیە باشتر دەبێت. بەڵام بەڕێز برێمەر ئێوە باسی هەڵوێستی ئەمریکاتان کرد، بە بەردەوامی ئەمریکا داوای یەکپارچەیی خاکی سووریا دەکات، بەڵام حکوومەتیش لە سووریا ئامادە نییە مافی پێکاتەکان بسلمێنێ. ئەمریکا بۆچی هێندە پشتیوانی لە سووریایەکی بەم جۆرە دەکات؟ بەڵێ من پێم وایە ئەمریکا وەکەوەی پێشتر وتم ئێستا دەیەوێت سیاسەتێک پەیڕۆ بکات کە چارەسەر بێنێتەکایەوە. ئەم پلانە و سیاسەتی کە ئەمریکا هەیەی لە ڕابردوودا کارێ لەسەر کراوە، بەڵام زۆر با بڵێن پلانێکی گشتگیر و ناوبانگی نییە لە ئەمریکا، بەڵام ئەم پلانەی کە ئێستا هەیە لای هەندێک لایەن تا ڕادەیەک پێیان وایە کە بۆتە هۆی باریگرانی و کێشەی دروست کردووە، بەڵام ئەو پلانە کە دایناوە بۆ ئەو دۆخی ئێستای سووریا تا ڕادەیەک پلانێکە و سیاسەتێکی ناوازەیە بۆ ئەوەی چارەسەری ئەم گرژانەی ناوچەکە و سووریاش بکات و سەرۆک ترامپیش دووپاتی کردوێتەوە لەسەر ئەو پلانەی خۆی کە دایناوە و ئەمریکا هەمیشە دەیەوێت حکوومەتێک لە سووریا دروست بێت کە مافی پێکاتەکان بپارێزێت و پێکاتەکانیش لەم حکوومەتەدا بەشدار بن. زۆر باشە بەڕێز برێمەر، بۆ خۆت باش دەزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە دۆست و پشتیوانی ئەمریکا کوردەکانن بە دیاریکراویش لە سووریا، بەڵام پرسیار ئەمەیە ئایا ئەمریکا تەنها لەبەر خاتری چەند ڕێکەوتنێکی ئابووری و بازرگانی لەگەڵ حکوومەتی سووریا پشت دەکاتە کوردەکان کە دۆستی ئەون بەم شێوەیەش میزداقێتی خۆی لەدەست بدات؟ من پێم وانە کە بەو شێوەیە بێت و ئەمریکا وەک جەنابەت وتن ماوەی چەندین ساڵەوە دەیەکە کە پەیوەندێکی باشی لەگەڵ کورد هەیە، وەک ئەوەی کە وتراوە ئەمریکا ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی سیاسەتێکی باشی خۆی پەیڕەو دەکەن لە ناوچەکەشدا زۆر ئاشکرا وتوێتی کە دەیەوێت ئاشتی لە ناوچەکە دەستەبەر بکات، وەک دەزانن کە کێشە لە نێوان ئێران و ئیسرائیل هەیە و کێشە لە نێوان ئۆکرانیا و رووسیا هەیە. لەم پرسانەدا ئەمریکا چاوی لەسەر ئاشتیە و ئەمریکا
من پێم وانە لە پاشەکشە لە هاوپەیمانەکانی بکات هاوپەیمانە مێژوویەکانی بکات و پشتیان تێبکات چونکە لە بەرژەوەندی ئەمریکا نیە بەڵکو ئەمریکا دەیەوێت شارێک دروست بکات بۆ ئەوەی لە ڕێگەی شاری سیاسی بێت و شاری ئابووری بێت شاری دیپلۆماسی بێت بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکات بەڵام من پێم وانەیە کە فشارێکی سەربازی هەبێت زۆر چاکە بڕێز برێمەر بۆ خۆت باش دەزانی ئەو حکوومەتی ڕاگوزەرەی لە سووریا هەیە حکوومەتێکە کە پاشخانێکی ئیسلامی توندڕەوی هەیە ئایا پشتیوانیکردنی ئەمریکا لەو حکوومەتە لە بەرژەوەندی ئەمریکایە؟ من نازانم کە ئەمریکا پشتیوانی حکوومەتی سووریا دەکات بە شێوەیەکی تەواو 100% لە پرسەکاندا سەرۆک ترامپ بەردەوامە لەسەرەوەی کە ئەو سیاسەتی دایناوە جێبەجێ بکات لە سووریا ئاشتی دەستەبەر بێت سەقامگیری بگەڕێتەوە سووریا و ئەم حکوومەتەی ئێستای سووریا بە شێوەیەکی 100% لە بەرژەوەندی سیاسەتی ئەمریکا نییە بەڵام دەرفەتێک دراوەتە حکوومەتی سووریا و نابێت ئەو سنوورانەی ئەمریکا دایناون بۆم حکوومەتە ببەزێنرێت و نابێت بە جۆرێک مامەڵە بکات کە دۆخەکە زیاتر و زیاتر خراپ بێت و من شۆک نابم بەوەی کە ئەگەر ئەم سیاسەتایی کە ترامپ هەیەت ئەم پلانەی کە ترامپ دایناوە ئەگەر جێبەجێ نەکرێت و بەدڵنیاییەوە شار دەخرێتە سەر حکوومەتی نوێی سووریا زۆر چاکە بەڕێز برێمن ئێوە کەسێکی شارەزان لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم هەموو کێشانەوە لە سووریا لە عێراق لە وڵاتانی دیکە کێشەی زۆری نەتەوەیی و ئاینی و ئاینزایی هەیە تێڕوانیتان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنە بینن؟ بەڵێ من پێم وایە زۆر دیاری کراوە وەک دەبینین کە بەهۆی ئەو پێکاتە ئاینەتەوەی جیاوازانەی لە ناوچەکە هەیە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕادەیەک ئاڵۆزەوە پێشبینی نەکراوە و دەبینین کە ئێران لەگەڵ ئیسرائیل ناکۆکی هەیە و گروپە چەکدارەکانی سەر بە ئێران بەردەوام هەڕەشە لە ئیسرائیل دەکەن و ناکۆکی هەیە و هەروەها ئەو چالاکیانەی کە ئەمریکا لە ناوچەکە جێبەجێ دەکات من پێم وانە ئەمریکا ئەمەی بووێت زۆر باشە زۆر بەڕێز ئێلی برەمەر شارەزایی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە کۆلۆرادۆ لەگەڵمان بوون گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش بوویەوە